بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا في هذا الشهر الفضيل يا رب العالمين. اللهم ردنا إليك ردا جميلا ولا تخزنا يوم الوقوف أمامك يا رب العالمين أو بين يديك. بینەرانی بەڕێز و خۆشەوی سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی و شادی و پەرستش و تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لای قبول بێت ئینشاء الله. داواکارم لە خوای پەروەردگار هەر کەسێک نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە خوا دەری و ڕەحمەتی خۆی لێ بکاتەوە و بە خێر و خۆشی بۆی تعویز بکە ئینشاء الله. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە وڵاتی تورکیا و لە شاری ئەستەمبوڵەوە لەگەڵ میوانێکی ئەزیز و خۆشەویست و دەنگزوڵاڵ و سەدازێڕینین. ئەویش شێخ ئادەم بلێر میوانی بەرنامەکەمانە. بە خۆشحاڵیەوە سوپاسیەکەین کە بەدەم ئەم بانگهێشتەی ئێمەوە هاتووە. خوای گەورە پاداشتی بداتەوە. زۆر بەخێر بەی مامۆستا ئادەم، خوای گەورە مۆفەق و سەرکەوتوت بکە ئینشاء الله. نازانم هیچ لە قسەکانم تێگەیشتی تێنەگەیشتی، من بە کوردی قسەم کرد و لە هیچ شتێکی ئەوە تێگەیشتی کە وتم کەم خێر ئینشاء الله. بەخێراتی بۆ بەرنامەکەمان. خدا بتان پارێزەی ئینشاء الله. سەلامت بن لەگەڵ ئێوەش ئینشاء الله. شێخ ئادەم کێیە؟ خەڵکی کوێ و لەکوێ لەدایک بووە و تەمەنی چەندە؟ بەڵێ، شێخ ئادەم لە ساڵی 1977 لەدایک بوو لێرە لە گوندێک بە ناوی ئالتۆنوس. بەڵێ، لە ئەنتاکیا لە ئالتۆنوس. لە دایک و باوکێکی عەرەب و لە گوندێکی عەرەبی لە دایک بوومە. بەڵێ، بێگومان کاتێک لەم گوندە گەورە بووم، باوکم ئیمامی مزگەوت بوو لە مزگەوتەکەی ئەوێ و ئێمەش لەگەڵ باوکمان گەورە بووین، لەسەر دەنگی ئەو گەورە بووین. سپاس بۆ خوا. تەمەن درێژ بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. مۆفەق بن ئینشاء الله. ئیدەن بە دەست پێ بکەین بە قورئانی پیرۆز وەکو دەستپێکی بەرنامە. پێمان خۆشە گوێبیستی دەنگت بین و دواتر درێژە بە قسەکانمان بدەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له. إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو اجتمعوا له. وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه. ضعف الطالب والمطلوب.
ما قدروا الله حق قدره إن الله لقوي عزيز. الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس. الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس. ما شاء الله. إن الله لسميع بصير. يعلم ما بين أيديهم وما خلفهم وإلى الله ترجع الأمور. يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون وجاهدوا في يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. وجاهدوا في الله حق جهاده هو اجتباكم وما جعل عليكم في الدين من حرج. وجاهدوا في الله حق جهاده هو اجتباكم وما جعل عليكم في الدين من حرج.
ملة أبيكم إبراهيم ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل وفي هذا ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء على الناس فأقيموا الصلاة فأقيموا الصلاة وآتوا الزكاة واعتصموا بالله هو مولاكم فأقيموا الصلاة وآتوا الزكاة واعتصموا بالله هو مولاكم فنعم المولى ونعم النصير صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. بارك الله فيك. بخير بينه ومعندونا بين دشتان صاغ موفق من إن شاء الله. جزاكم الله خيرا ونفعنا وإياكم. بارك الله فيك. وفيك بارك إن شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست معلومی هەموو لایەکە بەرنامەی سەدای زێڕین بەرنمەیەکە تایبەت بە قورئانی پیرۆز و سەرجەم ئەو قورئان خوێنە دەنگ زوڵاڵ و سەدا زێڕینانە بەسەر دەکاتەوە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن ئارەزوومەندانە حەسکەن لە بەرنمەکەی ئێمە دەرکەون یاخود ئەم بەهرەی خوای پەروەردگار ئەم نیعمەتی کە پێی بەخشیون لێرەوە دەریخەن بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست و بۆ سەرجەم مسلمانانی جیهان ئێمە لە خزمەتی ئەبین و لەم بەرنمەیەوە هەتا توانی بێتمان خزمەتکاری قورئان خوێنان بووین و دەبین ئینشاءالله لە داهاتووە. بەخێر بیتەوە مامۆستا ئادەم سەرکەوتووبی ئینشاءالله. بینت لەگەڵ مەقامات چۆنە؟ شارەزایی مەقاماتت هەیە؟ هەستەکەم کۆمەڵە تەنەوعت کرد لە مەقامات بازتدا لەم مەقام بۆ ئەو مەقام. حەز و خولیای مەقامیم هەیە دەچمە ناو مەقام و لێی دێمە دەرەوە. ئێمە پێش هەموو شتێک لە باپیرمەوە فێری مەقام بووین. خوددا لێ خۆش بێ کاتێک کە منداڵ بووین. بەڵێ دەیبردم و فێری قورئان خوێندنی دەکردم. دەنگم ئەو کات خۆش بوو بە منداڵی خۆش بوو. ئێستا نازانم ساژ هەر جوانە ماشاءالله ینی پێی دەوتم بخوێنە بەڵام نەمدەزانی قورئان بخوێنمەوە. بەڵام گوێم دەگرت و کەمێک لە بانگەکانیشم دەزانی. بانگم دەدا ئیتر ئەوە دەستکاریەکەم تێ دەکرد. بەڵام سوورەتە بچووکەکە قول والله ئەحەد فاتیحەم دەزانی و فاتیحەم دەخوێن. قورئان لەبەر کرد. سوپاس بۆ خوا قورئانم لەبەر کرد.
فاتحەم کردبووە نمونەیەک و مەقامەکانم پێدا خوێندەوە لەبەرەوەی باپیرم چوو بووە تەمەنەوە نام نەیدەتوانی سەرکەوێت بۆ مەقامی ڕاست نەیدەتوانی مەقامە بڵندەکان بڵێ بەڵام کاتێ من مەقامی بڵند دەڵێم پێم دەڵێت ئەوە نەهاوەندە ئەوە ڕاستە ئەوە وشاقە بۆ نمونە ئەو مەقامانە یەکەم شت لە باپیرمەوە فێری مەقام بووم نەهاوەند ڕسالە بوو بۆ نمونە کاتێک کە پێم دەڵێن بڕۆ بۆ نەهاوەند وەگەوەی باپیرم هاتۆتە پێشم و نەهاوەند دەخوێنێت دەنگی بۆ تەنها بۆ مەقام دەبێت دەنگی زۆر خۆش بوو ینی دەنگخۆشیمان لە باپیرمانەوە بۆ ماوەتەوە بۆ باوکمان باپیرت کاکاتە باوکی باوکت بڵێن باوکی باوکم بڵێن تەمام باش معلومی جەنابتە لە وڵاتی تورکیا بانک چەند زۆرێک و شێوازێکی هەیە بۆ نمونە بانگی بەیانی جیاوازە لە نیۆڕۆ لە عەسر لە مەغریب جیاوازە لە ئیشا ئەتوانی جیاوازی ئەم بانگانەمان بۆ ڕوون بکەیتەوە بە بانگێک لەم سەر بۆ ئەو سەر بەڵام هەر 5 فەرزەکەی تیابێ بەڵام یەکەم جارەکە بەم شێوەیە بانگ بدەم بە هەموو مەقامەکانەوە بە بانگی نیوەڕۆ دەست پێکەین نیۆڕۆ باش الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بانجی نیوەڕۆ بە مەقامی ڕەست دەبێ بانجی عەسر بە مەقامی وشاق أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا طيب والله فاسك مع عصر استا مغرب المغرب باش أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله مغرب مقامي سيجاها سيجا يساب بياني يعني عشاء فجر أم العشاء عشاء العشاء الآن خذ هرتونة كدبيت بله العشاء حجاز بله باش حي على الفلاح باش حي على الفلاح ما شاء الله لا حول ولا قوة إلا بالله حي على الفلاح ما شاء الله لا حول ولا قوة إلا بالله الصلاة خير من النوم الصلاة خير من النوم
الله أكبر الله أكبر لا إله إلا الله. ما شاء الله. طيب الله أنفاسك. بمقام الصبا وقتك فرمود حي على الفلاح أو بالصبا بنجي بيانية ويا صلاة الفجر بالصبا الصلاة والسلام عليك يا رسول الله ممكن الصلاة والسلام عليك يا سيدي يا رسول الله عليك يا سيدي يا رسول الله يا شفيع المذنبين يوم العرض على الله يا شفيع المذنبين الله عند الله يا شفيع المذنبين عند الله. ما شاء الله تبارك الرحمن. بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵمان بمێننەوە ئەچینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتان بینەرمان بن. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆر. دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ ئازیزان و خۆشەویستان. درێژا دێن بە ئەڵقەی ئەمجارەی سەدای زێڕین لەگەڵ مامۆستا ئادەم بلێر، یەکێک لە دەمخۆشان و سەدا زێڕینی وڵاتی تورکیا و شاری ئەستەمبوڵ. بەخێر بێتە مامۆستا ئادەم، موفق بن ئینشاءالله. مامۆستا ئادەم جەنابەت پێم وابێ ئیجازەت هەیە لە قیرائاتی عەشر باسێکمان لێوە کرد پێش بەرنامەکە، چۆن ئەم ئیجازێتان بەدەستێنا، چۆن توانیتان لە بواری قیرائەتی عەشر ئاوا سەرکەوتوو بن و کۆمەڵێک نمونەمان پێویستە بۆی بزانین جیاکاری نێوان قیرائەتی عەشر چۆنە. سەلامەت بیت مامۆستا مەحموود. دەخوێندنەوەکە دەست پێ دەکات کاتێک کە دەست پێ دەکەین بە حەوت خوێندنەوەکە پێش هەموو شتێک دووجار قورئانەکە بەدەست دەنووسینەوە. هەر ئیمامێک کامەی دەخوێنێتەوە چی دەخوێنێتەوە بۆ نمونە الحەمدولله رب العالمین دەست پێ دەکات بە نووسینی فاتحە تا من الجنة والناس. هەر ئاەتێک لە وەستانەوە لە تا بۆ تا هەر وەستانێک زەین وەستانی زەین جیم و تا هەموو وەستانێک لە قورئاندا وشەکان جیا دەکەینەوە، وشە وشە جیا دەکەینەوە نایە بەڵێ. یەکەم جار کە دەستمان پێکرد لە فاتحەوە دەینووسین تا سوورەتی ناس ناهاتە سوورەتی بەقەرە لەسەر حەوت قیرائەتەکە پێش هەموو شتێک دەینووسین و دواتر جارێکی تر دێن لە خوێندنەوەکەوە دەینووسینەوە
لا فاتحة وتاوكم من الجنة والناس حتى سورة ناس دوجار يكم جار حتى حوت قراءة كدينوسين بلام دبي زانياري من درباري هر حوتك هابت حوت خوێندنەوەکە ئاسانە واتە قورسێکی وای تێدا نییە بەڵام دەخوێندنەوەکە پێشەوا و پێشەوایان شەیەک بهێنینەوە پێشی تێک دەچێت یعنی زیاد دەکە. الرحمن الرحيم مالك يوم الدين مالك يوم الدين مالك يوم الدين. بەڵام ئێستا من لەو شوێنەی کە خوێندوومە بۆ نمونەیەکمان پێ بدە زۆر باش. فأقيموا الصلاة وآتوا الزكاة فأقيموا الصلاة وآتوا الزكاة فأقيموا الصلاة وآتوا الزكاة واعتصموا بالله هو موليكم فنعم المولى ونعم النصير فنعم المولي ونعم النصير. صدق الله العظيم. ما شاء الله. أما لا جرى وكان شعبة باشا وابن كثير بلى ابن كثير وشعبة بلى هردوشيان تمن دريج بيت خدا تاكي خير الداتو. أنت تؤم في المسجد جنابة إمامتك لمزقوتا؟ بلى من استا بيش نوێژی مزگەوتی نوێم یعنی جامێ ئێستا لەوێ ئیمام. شێوازی ئیمامەتی چۆنیە حەزەکەی زیاتر بە چی مەقامێک ئیمامەتی بکەیت؟ تەرتیل لەسەر خوێندنی حەفڵ دەست پێ دەکەین بە مەقامی بۆ نمونە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه وأنتم تسمعون ولا تكونوا كالذين قالوا سمعنا وهم لا يسمعون إن شر الدواب عند الله الصم البكم الذين لا يعقلون ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون. يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم واعلموا أن الله يحول بين المرء وقلبه وأنه إليه تحشرون واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة
واعلموا أن الله شديد العقاب. ما شاء الله، طيب الله أنفاسك، حياكم الله من جديد. وإياكم أستاذ. مامۆستای بەڕێز ئێمە بەرەو کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەڕۆین. پێمان خۆشە دواپەیامی جەنابەت بزانین بۆ قورئان خوێنان، بۆ بەرنامەکەمان، بۆ بینەرانت لە کوردستان. بەخوا براکارم هەموو کات دوعای خێرتان بۆ دەکەین و هیوادارین گەلی ئیسلامی یەک بگرن ئینشاءالله و یەک ئومەت و یەک گەل بن و بیلبلەی چاوانە. من پێیان دەڵێم بیلبلەی چاوانە. لە خوێندنەوە ناکۆک نەبن، لە مەقام ناکۆک نەبن. ئەوەکو پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فێرمانی کردووە. پێویستە قورئان خوێنەکان لەسەر یەک شێواز بن. هیوادارین ئومەتی ئیسلامی یەک بگرێت و ببینە یەک ئومەت بێکەوە ئینشاءالله، یەک دڵبین، یەک حیزب بین ئینشاءالله. خدا پاداشتان بداتەوە لەگەڵ ئێوەش. موفق ئینشاءالله. خلال 5 دقائق لە ماوەی 5 دقەدا تیلاوەیەکمان پێشکەشکە بۆ ختام و میسک ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەی سەدای زێڕی نەهێنین تا ئەڵقەیەکی تری بەرنامەکەمان. بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته. تفضل. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت. علمت نفس ما قدمت وأخرت. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. الله. الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك. كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون. إن الأبرار لفي نعيم. إن الأبرار لفي نعيم
إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا يوم لا تملك نفس لنفس شيئا يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله والأمر يومئذ لله والأمر يومئذ لله صدق الله العظيم سەدای زێڕین وا هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکو باران ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ کێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ نێو دڵ